سڵاوتان لێبێت بەرنامەی دەروندروستی ئەم جارە تایبەتە بە 16 تایبەتە بە کاریگەریە دەرونیەکانی چەکی کیمیاوی و کارەساتی کیمیابارانکردنی هەڵەبجە لەسەر ئەو کەسانەی کە ڕزگار بووی ئەو کارەساتن بینەرمان. کاریگەریەکانی کە جینۆسایدی هەر نەتەوەیەک دایانێ لە چەند لایەنەوە ئەبێ ئەوەی کە زیاتر باسی لێوە ئەکرێت بارودۆخە سیاسیەکەیە، بارودۆخی ئابووری و بارودۆخی کۆمەڵایەتی و ئەوەی کە فەرامۆش کراوە بارودۆخی دەرونی ئەو کەسانەیە کە ڕزگاربووی جینۆسایدن و لە هەمووی گرنگتر ئەو پەشێوی و گرفتەیە کە لە کەسی ڕزگار بووە دروست ئەبێ لە گرنگترین ئەو کاریگەریانەی کە هەیە تەنگەژەی پاش زەبری دەرونیەوە تا بەردەوام کەسەکە یادەوەریەکانیەتەوە بێت. دووهەم کاریگەری بوونی ماتەمی ئاڵۆزە واتە تازیەباریە کە هێشتا هەر بەردەوامە لە کەسەکەی و باوەڕ بە لە دەستدانی کەسی ئازیزی ناکات کە لەو کارەساتەیە لە دەستیاوە. بەپێی توێژینەوەکانیش دەرکەوتووە کە خەمۆکی یەکێکە لە بەربڵاوترین گرفتەکان کە لەو کەسانەیە دەرئەکەوێت و دواتریش گرفت و نەخۆشیە دەرونیەکانی دیکەی وەکو گروپی نەخۆشیەکانی دڵەڕاوکێتیانە زۆر بەربڵاوە بێت. لە نێو باخچەی مۆنۆمنتی شەیدانی هەڵەبجەین میوانداری زۆر بەڕێز کاک محەممەد وەلیەکەین کە بەڕێزیان چارەسەرکاری دەرونین و ئەزمموی زیاتر لە 12 ساڵیان هەیە لە چارەسەرکردنی دەرونی بە بەرکەوتوانی چەکی کیمیایی لەم شارەیە. سپاس کاک محەممەد بۆ قوبوڵکردنی میوانداریەکە. زۆر سپاس بۆیەوە خۆشحاڵی. ئەمەوێ باز لەوە بکەی پرۆسەی چارەسەرکردنی دەرونی یان خزمەتگوزاری دەروندروستی لەم شارەیە لە دوای ئەو کارەساتەوە کەی دەستی پێکرد. سەرەتا لە ساڵیادی 34 ساڵەمین یادی کیمیابارانی هەڵەبجەدا سەر و ڕێز نوازێش بۆ سەرجەم شەیدانی کوردستان و بە تایبەتی شەیدانی کیمیابارانی هەڵەبجە دانەنوێنم. خۆتانەزانن ساڵانێکی زۆرە بەسەرم کارەساتەدا تێپەڕیوە بە حکمیەوەی کە لایەنی دەرونی لە بەرکەوتوانی چەکی کیمیایی فەرامۆش کرابوو جگەل لەوەی کە لە ساڵی 2010 ناوەندێک دەستگایەک لێرە بنکەیەکی کردەوە بۆ چاسەکردنی بەرکەوتوانی چەکی کیمیایی پێش ئەم ساڵانە هیچ ناوەندێکی ڕسمی بە شێوکی ڕێکخراو بوونی نەبووە لەم شارەدا بۆ هاوکاریکردنی ئەو کەسانی کە تووشی ئاریشە و گرفتی دەرونی بوون. نزیکەی 20 ساڵ ئەو کەسانی ڕزگار بووی چەکی کیمیایی بوون هیچ خزمەتگوزاریەکی دەرونیان وەرنەگرتووە. ئەماش ئەگەر تەنها هەندێک کەس هەوڵ و تەقەلای خۆی ویستی بێتی کە وە بە پاڵپشتی خێزانەکانیان ڕۆشنەتە شارەکانی تری کوردستان یاخود دەرەوەی کوردستان بۆ چارەسەرکردن. بەڵام ئازاری ئەوەندەی بەرکەوتوانی چەکی کیمیایی لە ڕۆجەستەیەکەیەوە و ئەو ئاسەوارانەی کە چەکی کیمیایی بەجێ هێشتووە لەسەر بەرکەوتوانی چەکی کیمیایی مەسلەی هەناسە توندی و چاو ئەوەندە ناڕەحەتیان هەبووە فریای ئەوە نەکەوتنێ یاخود بیریان لەوە نەکردوتەوە کە بەشێک لەو ناڕەحەتیانش کە هەیەیاندا پەیوەستی هەیە بە گرفتە دەرونیەکانەوە لەگەڵ ئەوەیشە ئەو عیب و شەرمەیە کە لە کۆمەلگادا بوونی هەبووە ڕێگر بووە لەوەی کە ئەمانە پەنابرن بۆ چارەسەرکردن و دەست ڕانەگەشتن بە شوێنێک کە بیانەوێت چارەسەری دەرونی وەربگرن. وە دەستگای ژیان لە ساڵی 2010 بیری لەوە کردەوە کە ئەم ناوەندە شوێنی خامەیەکی چاکە بۆ یارمەتیدانی ئەو کەسانی کە گرفتی دەرونیان هەیە یاخود تووشی ئاریشەی دەرونی بوون لە پاڵ ئەو ئازارە جەستەیی کە هەیەە لە مانجینۆی ساڵی 2010 دەستکرا بە دامەزراندنی سنتەرێک لە شاری هەڵەبجە بە ناوی بنکەی چاسەکردنی بەرکەوتوانی چەکی کەواتە هەوڵێکی ڕێکخراوەیی بووە نەوەکو حکومی. بەڵێ ئەمە لەلایەن ڕێکخراوێکی نێودەوڵەتیەوە پاڵپشتی کرا بۆ یارمەتیدانی کەمکردنەوەی کەمێک لەو ئازارانی کە بەرکەوتوانی چەکی کیمیایی هەیەە تەنها ڕاستە ئامانجی ئەم دەستگایە یارمەتیدانی ئەوەڵی لایەنە دەرونیەکە بووە بەڵام لەپاڵ ئەوەیشە یارمەتی جەستەیی دراون یارمەتی کۆمەڵایەتی دراون یارمەتی فیزیکی دراون
و دوا بە دوا ساڵانی دواتر بەشەکانی ئەم دەستگای یواش زیادی کردووە تا بتوانن بە شێوەیەکی باشتر ئەو خزمەت گوزاریانی کە لە ناو دەستگاکەدایە پێشکەش بە بەرکەوتوانی چەکی کیمیایی بکرێت. چۆن توانیتانە دەرەقەتی ئەو ژمارە زۆرە لە خەڵکی بێن، ینی یەک ڕێکخراوە بۆ ستافەی کە هەیەی چۆن توانیتانە ڕێکی بخەن کە نەبێ بە لۆد بۆ ئێوە و خەڵکیش بتوانێت سوودمەند ببێت. لە سەرەتادا ستافێکی کەم بووین، کەمیە و ستافش گەڕایەوە بۆ ئەوەی کە بەشە دەرونیەکان پێویستی بە ڕاهێنانی ئەو کەسانە هەیە کە لەو بوارەدا کار دەکەن. چارەسەرکردنی دەرونیش تازەیە لە کوردستان، ئەوە شتێکی ڕاستە، ینی هەتا ئێساش خەڵک هێشتا بەشێکی هێرماوە بۆ ئەوەی کە بێت بە چارەسەرکردنی دەرونی وەکو ئاماژەم پێدا مەسلەی ئەو ستیکمایە و عیبە و شەرمەیە کاریگەری دروست کردو لەسەر خەڵکی. ژمارەیەکی زۆر خەڵک هاتنە ناوەندەکە بۆ وەرگرتنی چارەسەر، بەڵام ئێمە بیرمان لەوە کردەوە کە ئەمانە دەبێت منەظەم بکرێن بە شێوەیەکی بتوانین فریایان بکەوین. سەرەتاکە دەهاتنە ڕێکخراوەکە لەلایەن کۆمەڵێک کەسەوە لێوە پێشوازی لێ دەکران، فایلیان بۆ دەکرا و دوایەوە شوێنی جێگەی ئەوەی کە چارەسەر وەربگرێت دەهاتنە لای کەسانی چاسەرکاری دەرونی و بەشی پزیشکی دەرونی و پاشان داهاتنە لای پزیشکی جستەی کە هەر گرفتێکیان هەبێ. ئەوەی کە پەیوەندی هەبوو بە مەسەلە جستەیەکەوە هەبوو ئەوە بوو کە ئێمە لە سەرەتاوە زۆرمان خەڵک لە سەرەدەدان، یان لیستمان هەبوو، ئەمەش کاریگەری هەبوو لەسەر ئەو خەڵکانەی کە دەهاتنە ئەوێ پێویستیان بە هاوکاریکردن نەبوو. بۆ پێی کە سنتەرەکەتان وەکو دەستگای ژیان بە سوپاسەوە لێرەوە ئەمانوێت دەستخۆشییان لێ بکەین لەناو نەخۆشخانەی کیمیابارانی هەڵەبجەیە، واتە نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی. ئەی وەکو حکوومەت وەکو ستافی نەخۆشخانەکە هیچ کەسێک هەبوو خزمەتگوزاری دەرونی پێشکەش بکە؟ هەتا وەکو ساڵی 2010 ئێمە لە بینایەکی خۆماندا بووین، یان لە 2010 ڕۆشنێتە ناو نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی، چکمە تاوە کاتە افتتاح نەکرا بوو ئەو نەخۆشخانەیە و بەسوپاسەوە دەستگای ژیان ئەو بارقورسی خستە سەرشانی خۆی و بەو ستافەی کە هەی بوو ئامادەی کردبوو. ئێمە ڕۆشتە ناو دەستگاکە بەشی تەندروستی دەرونیمان لەوێ لەگەڵ ئەو هاوکارانەی کە لەوێ حکوومەت 5-6 کەسێکی دامەزراند بوو، بەڵام ئەوانیش بەڕاهێنان هەبوو لەلایەن ستافی دەستگای ژیانە بۆ ماوەی 2 ساڵێک ئێمە توانیمان هاوکاری ئەوانە بکەین و ڕاهێنانیان بۆ ئەنجام دەین هەتا بتوانن ئەوانیش ئەو کەسانی کە دێنەوێت لەگەڵ ئێمەدا هاوشانی ئێمە هاوکاری ئەو کەسانم بکەن. ڕۆژمان بۆ ناو نەخۆشخانە جیاوازتر بوو وەکۆی لە ناو بیناکەیا بووین، لەوێ سیستەمەکە گۆڕانکاری بەسەرهات لەبەرەوەی حکوومەتیش تەداخولی تیادا کرد بۆ وەرگرتنی بەرکەوتوان. بەڵێ لایەن هەندێک خەڵکەوە گلەی ئەوە دەکرا کە ئێمە بۆچی وەرناگرین. ئەوە بوو خراپیەکەی ئەوە بوو کە بەشێکی ئەوانەی کە هەوێیان نەبوو نەدەتوان درابێنە ناو نەخۆشخانە و خۆتە زانی ئەوانەی کە لە ناو لە کارەساتی کیمیاباراندا بوون تا 2014 هەویان بۆ کراوە، یان دوایەوە هەویان بۆ نەکراوە، ئەمەش کاریگەری لەسەر و کەسانە دروست کرد. بەڵام بە بڕیاری بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە ئەوە بۆ نەخۆشخانەکە فەرهەم کرا کە ئەو کەسانێکی کە بەرکەوتووی بەڵێ بەرکەوتوو چەکی کیمیایی و گرفتی دەرونیان هەیە دەتوانن بۆ بەشە دەرونیەکە سەردانیوە بکەن. ئەمە تا ڕادەیەک ئەمەی حەل کرد و خەڵکی دەیانتوانی بێنە ئەوێ و هاوکاری بکرێن لە ڕۆ دەرونیەکەەوە. بۆ پێی کە بەڕێستان وەکو چارەسەرکاری دەرونی کەیسەکان ئەبینن بە ئەزمموی بەڕێستان زیاتر کام جۆرە لە پەشێوی و گرفتی دەرونی بەربڵاوە لە ناو کەیسەکانە؟ ئەوەی لە کارەساتی کیمیابارانی هەڵەبجە ئەو ئاریشەی کە بۆ بەرکەوتوان دروست بووە بە ڕێژەیەکی زۆر خەمۆچی لە ناو بەرکەوتوانە بەدیەکرێ و PTSD تەنگەشەی پاشفشاری دەرونی لە ناویانە بەدی دەکرێت، بەشێکیان تووشی دڵ ڕاوچێ بوونە و بەشێکی تریان تووشی واسواسی بوونە و بەتایبەتی ئەتوانم بڵێم واسواسی فکریان زیاتران بەو پێش هەندێک لە بەرکەوتەکان گرفتەکانی تر و نەخۆشەکانی تری تیادا دەرکەوتووە. پێتان باشە کە یادکردنەوەی ئەم کارەساتە بە چ جۆرێک بێت، چکە ئێمە لە ڕووی نەتەوەییەوە
پێویستمان بەوە هەیە ئازارەکانمان لەبیر بێت بە تایبەتی بۆ نەوەی نوێ بۆی تێبگات لەو بارودۆخەی کا بەسەر کووردا هاتووە بەڵام ئەشببینی لە لایەکی ترەوە لە ڕووی دەرونیەوە کاریگەریدا ئەنێ لەسەر ڕزگار بووان وەکو دەروون ناسێک بە ئەزمموی خۆتان کە ئەو کەسانەتان بینیوە کە سەردانیان کردوون هەستەکەن بە چ جۆرێک بە یادکردنەوەکە سوودمەندتر ئەبە. پێم خۆشە ئەوە بخەمە ڕوو ئەو کەیسانی کە من بینیومە لە نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمایەوە بە تایبەتی ئەو کەسانی کە نەوەی دووەمن یاخود خودی خۆیان بەرکەوتون کەسی وامان هەبووە بۆ ماوەی چەندین ساڵ نەیتوانیوە بەشداری بکات لە یادکردنەوەی کارەساتی هەڵەبجەدا. ئەمە بە حکمی ئەوەی کە ئایا ئەم تەنگەشەی پاشفشاری دەرونیە بووەتە هۆی ئەوەی کە لەو ڕۆژەدا گۆڕانکاری دەرونی بەسەردا بێتەوە تووشی جۆرێک لە ناڕەحەتی ببێ بۆ شاری بۆ دروست ببێت حتمما ئەم گەڕانەوەیە تاثیراتێکی تیا دروست کردەوە باری دەرونی تێکداوە و بۆتە هۆی ئەوەی کە وە خۆشی کۆمەکی دەرونی وەرنەگرتووە نەیتوانیوە چۆن ڕوبەڕووی ئەم ناڕەحەتیە دەرونیانە ببێتەوە کاتێک کە هاتۆتە ناوەندەکەی ئێمە و ئیشمان لەسەری کردووە ئەوەمان تێگەیاندووە بووی و یارمەتی ئەومان داوە بۆ ئەو کەسەیە کە چۆن بتوانێت ڕوبەڕووی ئەو کارە ساتر بێتەوە و بتوانێت بەشداری یادەکەیش بکە. بەڕای من ئەوەی کە گوێبیستی بوومە لە کەیسەکان و ئەوانی کە بۆ منی دەجێڕنەوە دەڵێن ئێمە یەک شتێک کە زۆر ئازارمان دەدا لە یادکردنەوەی هەڵەبجەدا ئەوەیە کە ئێمە ئەو خزمەت گوزاریە نابینین کە ئێمە قوربانیمان بۆ داوە. جا ئەو کەسانێکی کە دەبنە قوربانی پێیان خۆشە هەمیشە خزمەت گوزاریەکان ئەگەر بۆ نمونە ئەم کارەساتێکی میابارانی هەڵەبجە وەربگرین ئەگەر بێت و ئەم شارە فرامۆش نەکرێەوە ئەم شارە ئاوەدان بکرێتەوە و ئەم شارە لایەنی لەلایەنەکانی خزمەت گوزاریەوە بۆی دابین بکرێ حتمما ئەوانە کاتێک دەبینێن دڵخۆش دەبن دەڵێن ئەمە ئێمە قوربانیمان داوە بۆیە ئەم شارەوە بەم شێوەلیاتەوە هەست بە ئاسوودەیەکەن ئەمە وتەی خۆیانە کە ئەوانەی کە تووشی کارەساتەکە بوونە لە دەمی خۆیانەوە ئەمە باسەکەن کردنەوەی یاد ئەبێت ئەم کەسانە ئامادە بکرێن ینی لە ڕووی دەرونیەوە کاتێک کە یادی کارەساتی هەڵەبجە ئەکرێتەوە ئەبێ ئەم کەسانە ئامادە بکرێن و چۆن بتوانن بەشداری ئەو یادە بگەن تاکو لەو ڕۆژەدا بیرەوەریەکانیان بۆ نەگەڕێتەوە یان تووشی وروژاندن نەبن جارێککە خەوی ناخۆش ببینین و بە تایبەتی جاروە هەیە ئەو کەسانەکە ئامادە نەکرێن وێنێکی خۆیان ببینینەوە یاخود ئەوە تا خەڵکانە پرسیارێکی تایبەتیان لێ بکات سەبارەت بە کەسوکارەکانیان دایکیانە باوکیانە کە لە دەستیان داوە حتمما ئەوانە شەوان خەوی ناخۆش دەبینن شەوان ناڕەحەت دەبن یان چەند ڕۆژێک بارگوزارێنێکی دەرونی ناخۆش تێدەپەڕێنن بۆ پێی کە لە ڕێگەیاندنەکانە لە شانزەی سەیە زۆرتر باز لە کارەساتەکە ئەکرێت ئایا ئەمە چ کاریگەریەکدا ئەنێ لەسەر ئەوان ئایا ئاساییە بەلایەنەوە کە بە بەردەوامی نیشان ئەدرێت و هەموو پرۆگرامی کەناڵەکان ئەکرێ بە باسی کارەساتەکە یان ئەیانەوێت زۆر ئەو یادە بەو جۆرە نەبێت بەشێکیان خۆلادانەکەن ئەوەیە کە ئەڵێ ئێمە ئەگە نەتوانین هەموو فشارەکانمان کۆنتترۆلکەین خۆ بەشێکیان دەتوانین ئەوە بکەین بۆ نمونە تەماشای ناکات بەشێکی تریان نا بەشێکی تریان دەیەوێت بینەری ئەو کارەساتە بێ کە لەو کاتەدا خۆی نەپەرژاوە ببینێت ئێستا دەیبینێتەوە جارێکی کە لەو شێوەیە ئەو بێئاگایە لەوەی یعنی ئەتوانم بڵێم لەو ڕۆژەدا ئەگەر بە هەڵەدانەچم تووشی حاڵەتێکی دابڕانە بن دیسۆسیشنێکیان بۆ دروستە بێ لەو کاتەدا نازانن یعنی بڕاتە بێ بەشێک لە کەیسەکان باسەواکەن ئەو ڕۆژە ئەڵێ نەمزانیوە یێوارە هاتووە یعنی جاروا هەیە ئەڵێ ڕۆژمەتە دەرەوە ئەسڵەن نەمزانیوە کات چەنە بۆ بە حکمی ئەوەی ئەم جۆری فلاش باکەی کە بۆ ئەم کەسەیە گەڕاوەتەوە ئەم یادەوەری کە بۆی گەڕاوەتەوە و لە ڕاگەیاندنەکانەوە دەیبینێت دەبێتە بارکورسیەک بۆی ئەتوانم ئەوەی بڵێمەوە ئەگەر لە حاڵەتێکدا خزمە گوزاریەکانیان بۆ دابین بکرێ و لە قوربانیان بپرسنەوە و بتوانن خزمەتیان بکرێەوە ناوەندێک هەبێ بەردەوام بتوانن سەردانی بکات دڵنیا بە ئەگەر کاتێک ئەم یادێشەکرێتەوە دڵی بەوە خۆشە بێت کە دەتوانرێت خەڵکانیەکەن هاوکاریان بکەن خزمەتیانەکەن بەداخەوە بەشێکیش لەو کەسانی کە ویستمان بەشدار من لە بەرنامەکەیە بە بۆنەی ئەو فشارە دەرونیەوەی کە هەیەی هێشتا گلەیی هەیە لە
حکوومەت لە ناوەندە بەرپرسەکان لە خزمەتگوزاریەکان نەیانتوانی حتمما ئەوە من بۆ خۆم ینی لەگەڵ کەیسەکانم ڕێمە بایکۆتی تەنان ڕاگەاندنکارەکانمان کردووە بایکۆتی دانیشتەکان یادەکەمان کردووە کە ئێمە بڕن لێوێ دابنشین ئەڵێ لە پای ئەوەی کە خزمەتمان نەکراون ئێمە هەر بەدەست ئازارەکانی خۆمانەوە دەتلینەوە نەتواندرا هاوکارێکی باشی ئێمە بن باسەواکەن سوپاسیەواکەن هەندێک خەڵکن هاوکار بەڵام بەڕاستی ئەمە یارمەتی دەرێکی کولی نییە بۆ ئەوان ئەوان بەڕاتە پێویستی ئەکرد کە خزمەتگوزاریەکان هەمەلایەنە بێت بەدڵنیایەوە یارمەتی دەرێکی باشە بن. زۆر سپاس بۆ زانیاریەکانت بۆ هیوایی کە بەردەوام سەرکەوتوو بیت. بۆ قسەکردن دەربارەی پرۆسەی چارەسەرکردنی دەرونی و تایبەتتریش شێوازی پێشکەشکردنی چارەسەرکردنی دەرونی بۆ ڕزگاربووانی چەکی کیمیایی میوانداری خاتونێکی دەروون ناسمان کردووە کە ئەویش خاتو شەیما فەرەجە کە بەڕێزیان بەکەلۆرۆسیان هەیە لە دەروونناسی کلینیکی و ساڵانێکە وەکو چارەسەرکاری دەرونی کارەکەن لە یەکێک لە نەخۆشخانەکانی شاری هەڵەبجەیە. سپاس بۆ قوبڵکردنی میوانداریەکە. زۆر سپاس. خاتو شەیما پرۆسەی چارەسەرکردنی دەرونی چۆن دەست پێ ئەکا لە ناو نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی لە شاری هەڵەبجە؟ بەڵێ سڵاو لە ئێوە بینەرانی بەرنامەش طبعاً شێوازی چارەسەری لە خەستەخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی و لە چەند شوێنێکی شاری هەڵەبجە ئێستا پێشکەش بە خەڵکی ناوشار و هەروەها بەرکەوتوانی چەکی کیمیاییش بە تایبەتی ئەکرێت. پرۆسەی دەستپێکردنەکە وەکو چارەسەری دەرونی و بە تایبەتی دانیشتنە دەرونیەکان من باس ئەەکەم چەند ڕێکارێکی خۆی هەیە پاش ئەوەی کەسەکە سەردانی ئێمە ئەکات و ئەو دانیشتنەکان دەست پێ ئەکرێ شێوازی چارەسەریەکە ئەگۆڕێ بەپێی ئەو حاڵەتەی کە نەخۆشەکە وەری ئەگرێەوە بەپێی ئەو نەخۆشیەی کە نەخۆشەکە هەیەی. بەڵام بەگشتی ئەگەر ڕێکاریەکان باس بکەین بەگشتی بەم شێوازەیە ئەویش زانیاری لە نەخۆشەکە کۆ ئەکرێتەوە وەرئەگیرێ لەسەرەوەی کە حاڵەتەکەی چییە نیشانەکانی چین ئەمەش لەلایەن چارەسەرکارەوە لە چەند ڕوویەکی جیاوازەوە هەوڵەدا تەواوی زانیاریەکان کۆ بکاتەوە لەسەر حاڵەتەکەی و دوای ئەوە تەشخیسێک و لە دانیشتنێکە بە تەواوەتی نیشانەکان کۆ بکرێتەوە لەوەی کە ئەم حاڵەتەیەواتە حاڵەتەکە دەستنیشان بکرێت چکۆ دانیشتنەکان و چارەسەریەکان بە پێی حاڵەتەکەیە وەک ئەوەی پێشتر باسمان کرد. دوای ئەوەی کە تەشخیسەکە دەستنیشان کرا و حاڵەتەکە دەستنیشان کرا یەکێک لە هەرە چارەسەریە باشەکان کە ئێمە بەکاری ئێنین و زۆر یارمەتیتەرە بۆ نەخۆشیش ئەویش پەروەدەی دەرونیە یاخود سایکۆ ئیجوکیشنە. سایکۆ ئیجوکیشن بەشێکی گرنگە لە دانیشتنە دەرونیەکان بۆی کە نەخۆش ئاگادارەکرێتەوە یاخود زانیاری پێدرێت کە حاڵەتەکەی چییە نیشانەکان چین و چارەسەریەکان چۆن دەست پێکات چکە لە ڕاستیە چارەسەری دەرونی بە دانیشتنەکان یاخود سایکۆسەرەپی تا ڕادەیەک تازەیە و بە تایبەتیش لە کۆمەلگای ئێمەیە بۆیە زۆر کەس لەوانەیە وا تێبکە ئێمە لە دانیشتنەکانە قسەی بۆ ئەکەین یاخود نازان بە جۆرێک لە جۆرەکان تێی ئەگەین یان ئامۆژگاریان بەڵێ یان ئامۆژگاریانەکەین ڕاستە. بەڵام ئەوەی ڕوون بێ لە لاتان ئەوەیە ئێمە قسەکردن وەک ئامڕازی گەیاندنی چارەسەری بەکارەهێنین. ئەوە تەنها فکرەیەکە ئەوەی ئەمویست بیڵێم دوای ئەوەی کە ئێمە تەشخیصمان کردو نەخۆش ئاگادار بوو حاڵەتەکەی چییە ئێمە پلانی چارەسەری بە هاوبەشی لەگەڵ چارەسەرخوازەکەیە دائەنین بەوەی کە ئایا لە کام نیشانەوە و لە کام حاڵەتەوە دەست پێ بکرێ و چه تەکنیکێکی چارەسەری و سایکۆسەرەپی باشترە بۆ ئەو حاڵەتە وەک ئاماژەمان پێکرد هەر نەخۆشیەک و هەر حاڵەتێک یان تەنانەت هەر نیشانەیەکی نەخۆشیەک لەوانەیە پێویستکە من چارەسەریەکی جیاوازی بۆ بەکارێنم بۆیە پێشەوەی دەست بکرێ بە دانیشتنەکان و بە چارەسەری لە دانیشتنەکانە پێویستەکە چارەسەری و پلانێکی چارەسەری لە بەردەم ئێمە و نەخۆشەکەشا هەبێ وەکو بەرناوەکو ماپینێک لە بەردەمی منە هەبێ بە تایبەتی چارەسەر کارەکە زیاتر پێویستی بەمەیە بۆ ئەوەی کە تووشی سەر لێ شێوان نەبێت لە قۆناغەکانی دواتری چارەسەریە. زۆر باشە لێرە پرسیارێکم هەیە ئەو تەکنیکانی کە لە چارەسەرکردنی دەرونیە بەکارێت زۆر جار پێویست بەواکە کەسەکە خوێنەواری هەبێت کۆمەڵێک ڕاهێنانی تایبەتی
ئەبێت و زۆربەی ئەو کەسانشی کە ڕزگار بووی کارەساتی کیمیابارانی هەڵەبجەن لەوانەیە هەندێکیان خوێنەواریان نەبێت و لە تەمە نابن لەو بارودۆخەیە ئێوە چی ئەەکەن بۆ هەر تەکنیکێک ئێمە لە هەر ڕێو شوێنێکە ئەبێت لە ئاستی پرۆفشنناالیەوە ئەهێنینە خوارەوە یعنی زیاتر شێوازی وێنە یان نەخشەکاری لەسەر وەرەقە یان لەسەر هەر شتێک بێ لەبەر دەستمانابێ وێنەیەک بێ یاخود هەر ئامڕازێک بێ لەبەر دەستمانابێ بەکارێنین بۆ ئەوەی تێی بگەێنین زیاتر ئێمە نەخشە و وێنەکاری بەکارهێنین بۆ نمونە ئاستی ئەگەر توندی ئەو نیشانەی خۆی کە باسیەکە بۆ ئێمە بۆمان باسکە لە شێوەی زۆر جار کە مۆڵە بەکارێنین ئەڵێن ئەگەر ئاستی حاڵەتەکەی توندی نیشانەکەی خۆت پێمان پێ بڵێ هەتا چنێک یعنی پڕیە دەی بە پەرداخەکە ئەو کەمۆڵەیە یعنی گرنگە زۆر گرنگە نەخۆش بە شێوازێک تێبگەێنرێ کە بتوانێت وەڵامێکی دروست با بەدەستەوە چکە ئەوەی ئێمە پشتی پێ ئەبەستین ینی ئەو قسانەیە کە نەخۆش ئەیکاتەوە بۆمان بۆیە پێویستە بە دروستی وەڵامی ئەو بگاتەوە وێناکردن زۆر بەکار وێناکردن زۆر گرنگە لە تێگەشتن لە ئەوەی کە حاڵی نەخۆشەکە چۆنە هەم ئێمە ئەو تێبگەێنین هەم ئەو بتوانێت ئێمە تێبگەێنێ زۆر باشە یەکێک لەو بنەما ئەخلاقیانەی کە لە کاری چارەسەرکردنی دەرونیە هەیە ئەوەیە کە کەسەکە دوو پەیوەندی نەبێت واتە بەس پەیوەندیەکە پیشەیی بێت چارەسەرکار و چارەخواز بێت واتە خزمی نەبێت دراوسەی نەبێت ناسیاو نەبێت و بۆ پێی کە شاری هەڵەبجەر زۆربەی خزمایەتی هەیە لەگەڵ یەکتری ئەگەری هەیە بەشێک لە کەسەکان کە سەردان ئەکەن خزم و ناسیاوێکێک لە چارەسەرکارەکان دەربچێت لەو بارودۆخەیە ئێوە چۆن ڕێکی ئەخەن کە ئەم بنەما ئەخلاقیە لە بەرچاو بگیرێت خاڵێکی زۆر گرنگە وەک ئەزانین چارە سەرکار و چارە سەرخواز هەمیشە لە یەک پەیوەندیە ئەبن ئەویش پەیوەندی چارە سەرخواز و چارە سەرکاریەوە هیچ پەیوەندیەکی تر نابێ هەبێ ئەوەی کە بەرکەوتن هەیە لە ڕاستیە لێرە لەوانەیە لە شوێنێکی کەمتر وەک خۆت ئاماژت بێدا ئەمە بێ بۆ ڕێگریکردن لەمە ئێمە چەند ڕێکاریەکمان گرتوتە بەر پێش دانیشتنەکان پێش ئەوەی بمانەوێت دەست بە چارەسەری بکەین ئەو کەیسەی کێت یا ئەو نەخۆشی کێت ئێمە هەوڵە دەین ئیحالە و یان دانیشتنەکان لە لای ئەو چارە سەرکارە بۆی بکرێت کە بە تەواوەتی بەرکەوتنیان کەمترین بەرکەوتن بووە بەیەکەوە ئەمە ئەتوانین ڕێک بخەین بەوەی کە لەکوێوە هاتووە مەسەرن باگراوندێکی بەڵێ خەڵکی چه شوێنێکە باگراوندێک لە نەخۆشەکە و لە چارەسەرکارەکەش ئەزانین و کەمترین بەرکەوتنیان بەیەکەوە هەبوو بێت ئەمە یەکێکە لە ڕێگە چارەسەریەکان بەکارمان هێناوە ڕێگە چارەسەریەکی ترەوەیە کە چارە سەرکار بتوانێت ئەمە بۆ چارەسەرخواز ڕوون بکاتەوە کە ئێمە نابێ پەیوەندیمان هەبێت و ئەگەر هەر جۆرە پەیوەندیەکی تر هەبێت احتیمالی هەیە کاریگەری چارەسەریەکە کە ئێمە بۆ تۆی ئەنجامەدەین چارەسەریەکی وانابێت بەڕاستی کە ئێمە پێشبینیەکەین لەبەرەوە هەر لە سەرتاوە بۆی ڕوونەکەینەوە کە نابێت هەبێت لەوانەیە چارەسەرخوازەکە چارەسەرکارەکە نەناسێت بەس ئەو ئەم بناسێت ڕوویاوە بۆ ئێمە شتی ئاوە و خاڵێکی ترکە ئەیگرینە بەر ئەگەر لە ماوەی دانیشتنەکانە شتێک هاتە پێشەوە و پەیوەندیەکی وای دروست بوو ئێمە فەنا ئەبەینە بەر ڕیفێراڵ یاخود ئیحالەکردن لە چارە سەرکارێک و بۆ چارە سەرکارێکی تر زۆر باشە لێرە ڕاتەگرم ئەچینە لای چاوپێکەوتنێک کە کۆمەڵێک لە ڕزگاربووانی چەکی کیمیایی کە توانیویانە چارەسەری دەرونی وەربگرن باز لە ئەزمموی خۆیان ئەەکەن بینەڕان. بەڕاستی کارەساتەکە زۆر تەسیری تێکردی من بە بەردەوامی هەموو ئەو شتانەی بینی بووم مەیت دوو لە ڕوویەوە ئاژەڵ هەر شتێک کە بینی بووم بە بەردەوامی وەکو فلیمێک لە بەرچاوم بوو من لە 2011ەوە لە دەستگای ژیان کە چوون بۆ ئەوێ بۆ ئەوەی چارەسەر وەرگرم لەگەڵ چارەسەری جەستەیە جارەسەری دەرونیشیان بۆ کردین لە سەرەتاوە مانگی دوو جار جلساتم هەبوو دوایی بوو بە مانگی جارێک بەڕاستی من 24 دانە ساڵ لە یادی کیمیابارانە لە مانگی سیا تێکەڵی هیچ کەسێکم نەکرد تەنانەت خانەوادەکەی خۆشم زۆربەی کات بە تەنها دانیشتم چونکە بەڕاستی بیرەوەرێکی زۆر تاڵ
ئەوەشی هەمووی لە ناو دڵما پەنگی خواردبووە دەرم نەبڕی بۆ هیچ کەسێک تەنانەت تااقەتی تێکەڵی ڕەفیق و برادەریشم نەبوو. لە ماڵی خۆمان خەمێکم بێتیم لەگرێ خەمەکەم نامێنێ هەر هادی ترسم و ئای ساڵی ئەی بشێریەوەی ئێشەکە مردوویەکی زۆرمان بینی ئێمە مناڵ بوون باوکم وتیەوە هەمووی خەوتووە لە بەرەوەی ئێمە نەترسی هەتا گەشتینە شنروێ لە شنروێ ڕۆشتین بۆ دیوە بە سیارە بردنیان بۆ ئێرە. بەڕاستی من ژیانی گۆڕیم لە کەسێک کە گۆشەگیر بووم بە تایبەتی لە مانگی سیا گۆشەگیریم نەما. من لە مانگی سیا مانگە پێشتریش ڕیشم نەتاشی باوەڕ بێجایی وا هەبووە بە مانگیش ئەوەی پێویست بێ بیکەم نەمکردووە چونکە باری دەرونین زۆر ناڕەحەت بوو معدل مەیتەکان ڕێوڕۆشتنمان لێرەوە بە پێ بۆ ئێران هەموو ئەو شتانی کە سەرنجی ڕاکێشام هەمووی لە بەرچاومە وەکو فلیم لەبیرم نێچوو. ئەگەر یەم بۆ ئێرە باری دەروونم باشە ئەچمەوە تۆزێ ناڕەحەتم ئاوام ئەرە بەخوا دەیتر هەموو کەس دڵی ناخۆشە جای وا هەیە دڵ و خۆشە جای دڵ ناخۆشە ئەڕۆمە لە ماڵ شلەیەکە دەم و ئای بەخوا و ساکچەکەم و باوەش و ئەو ساماڵان چۆن ئەوانە لێکە دەمەوە خەڵکم بینی کەوت بوو خەڵک هەمووی داما بوو بریندار نەخۆش مریشک لە بازار مریشک کەوت بوو دوکان هەمووی سوتا بوو تر ئەو کاتانە نەمێتە بیر. 24 ساڵ بەشداری هیچ ڕەوڕسمێکی یادێکی نابارانم نەکردووە دوایەوەی ئەوەی لە دڵما بوو هەڵم ڕێژ بۆ کاک محەممەد مامەسا محەممەد بە حەقیقەت زۆر هاوکاری کردم ئەو قورسایی لە دڵ و دەروون ما بوو ئەهوەنی کردو و ئەتوانم بڵێم هەر نەیشی هێشت ئیتر ئەو ساڵە لە مانگی سیا بڵێن گۆشەگیری وات لێهێنا چوون بەشداری مەراسیمم کرد دڵتەنیەکەم نەما شانزەی سێ وەزانم ئەو سعاتەسانی پیاوەکەم و مناڵەکەم و دایکم لە دەستداگەن ئەوە پێم ناخۆشە هەردوو چاوی خۆچم کوێر بوو سپاسی خۆ ئەکەمیسە چاوەکان تۆزێ باشە. ئەین بۆیرەیتر چاوپێکەتنی لەگەڵ ماناکایتر زۆر فەریحیمان بۆیت جا من لە هینەکەیشا لە ئینتیفازەکەیشا بەر کەوتوم لە حەوشان نانم کرد شتم پیا تەقیسە ئەم لامە تا ئەوەی عملیات زۆر ناڕەحەتی هاتۆ بەسەرما زۆر جاری وا هەبووە مناڵی خۆم بوو ئەو نە عەسەبی بووم لەگەڵیا ئەو نە نەخۆش بووم ئەو نە بێتاقەت بووم پێی بەس ڕۆشتوم بۆ خەسخانم بۆ لای دکتۆر تۆزێ ئیسراحەتم کردو ینی قسەی بۆ کردوم و عیلاجی بۆ داناوم و لەگەڵ ما قسەی کردووە تۆزێ دەروونم باش بووە. بۆچی ئەمەی لە دڵتایە لەگەڵ ماڵ و مناڵەکە تا دەری نابڕی ماخە من دوو مناڵم هەیە مەگەر بە تەلەڤیزیۆن و باسکردنی من کارە ساتی کیمیاویان بەست بێ بۆچی دڵ و دەرونیان تێک بم بۆ شپرزیان کەم بۆ ناڕەحەتیان کەم زەنبیان چییە ئەوان ئەلحەمدولایەتە باش زارانی هەموو شتێکم لەیەکەدا و دڵم ناخۆش بوو عەسەبی بووم ئیسەش کرد باشە. یەکەم ساڵی یادی هەڵەبجە کە ڕۆشتمە یادەکەوە ئەوە نە هەناسەمتن بوو نەمتوانی یەکسەر هاتمەوە بۆ ماڵ ینی ئیسراحەتم کرد لە ماڵەوە باش بووم. خەڵک وا ئەزانێ هەر کەسێک کوێ لای پسپۆرێکی دەرونی ئیتر ئەو کەسە شێتە نەخێر هەموو یەکێک لە ئێمە هەموو تاکێ لە ئێمە تەنانەت دکتۆرەکانیش پێویستیان پێێتی کە جارجار جەلسەی دەرونی بگرن. تۆ جاری وا هەیە کێشەی ڕووتیەگار لەگەڵ خاو خێزارەکە تا باسی ناکەی لەگەڵ براو خوشکەکان تا باسی ناکەی هەر پەنگە خواتۆ لە دڵ تا تووشی کێشەیەکی گەورەترێکە نە لەگەڵ کەسێکی پسپۆرە دانیشم ئەوەی لە دڵمایە بۆی هەڵە ڕێژم چارەسەرێکم بۆ دۆزیێتەوە هیچ نەبێ ئەو خەمەی لە دڵمایە بەشی ئەکا لەگەڵما ئارامەکەم پێبەخشێ. بەڕاستی کێشەی ئێمە ئەوەیە هەندێک شت بە عەیب بێزانین لەگەڵەوە کە عەیب نییە نەچین عەیبە کەڵەکە بێ لە سەرمان باری ژیانمان قورسەکات دەرونی خێزانی لە هەموو ڕوویەکۆ دوامانەخا بەڵام ئەگەر بچین لەوە چێ بە جەلسەیە دوو جەلسە ئەگەر کێشەیەکیشمانە بێ ئەو کێشە نەمێنێ. ئەگەڕێمەوە لای خاتوو شەیما بەو پێی کە بەشداربووانی چارەسەرکردنی دەرونی باسییان لە ئەزمموی خۆیان کرد و دەستخۆشی تەواویان هەبوو بۆ ستافەی کە لە ناو نەخۆشخانەکەیە کار ئەکات
ئێوە خۆتان وەکو چارەسەرکارانی دەرونی جگە لە بارودۆخە دەرونیەکەی کە ئەم کەسانە هەیەە هەستەکەی چ گرفتێکی تر ئەوەنەی تر شاری بۆ دروست کردوون ڕاست. ئێمە لە خەستەخانەی بەرکەوتوانی چەکیمیایی وەکو چارە سەرکار ڕوبڕووی چەندین گرفتی ترە بینەوە کە ڕاستەوخۆ یاخود بە شێوەی ناڕاستەوخۆ کاریگەری لەسەر ئەنجامی دانیشتنەکانی و چارەسەریەکانی ئێمە ئەبێ. یەکێک لەو کێشانش کێشەی کۆمەڵایەتیە بەڕاستی و کێشەی ئابووریمان هەیە، کێشەی هاتوچۆ دروست ئەبێ بۆ تەندروستیشیان کێشەی تەندروستیشیان بە تاکید بۆ دروستەبێ بە تایبەتی ئەوانەی بەرکەوتەی چەکی کیمیایین کێشەی تەندروستی سیەکانیان بۆ دروستە بە یاخود چاو یاخود هەر کێشەیەکی تر کە دەرەنجامی ئەو لێکەوتە کیمیایە بۆیان دروست بووە. وەک ڕێگە چارەسەریەک ئێمە هەنێ جار پەنا ئەبەینە بەر تێگەڵکردنی تەواوی چارەسەریە جیاوازیەکان وەکو بەکارهێنانی دەرمان چ جەستەیی بێ چ دەرونی بێ یاخود فامیلی سەراپی دانیشتنی خێزانی بە تایبەتی بۆ کەیسانێک کە زیاتر کێشەی کۆمەڵایەتیان بۆ دروست بووە. جا ئەمە ئەکرێ لە حاڵەتە دەرونیەکە و بوو بێتە هۆی دروستبوونی کێشەی کۆمەڵایەتی یاخود بە پێچەوانە شەوەڕوو ئەیا کێشەی کۆمەڵایەتی هەبووە و تەئسیر لەسەر حاڵەتی دەرونی طبعاً هەنێ ڕێگە چارەسەری تر وەکو ئۆکوپیشنال تێراپی بۆ ئەوەی نەخۆش بتوانێت پشت بە خۆی ببەستێ هەم بۆ ئەوەی کە نیشانەی کەم بێتەوە هەم بۆی لەسەر پێی خۆی بۆستێ ئەویش بە کارکردن لەگەڵ کۆمەڵێک ڕێکخراوی تر لە دەرەوەی خەستەخانە بەوەی کە نەخۆش بەشداری هەنێ ڕاهێنانی تر هەنێ خولی جیاواز بەم شێوازە یعنی هەمە چەشنە چارەسەریمان بەکارهێناوە بۆی لە تەواوی ڕۆکانەوە هەوڵ بین تەئسیر و کاریگەری نەخۆشیەکە کەمتر لەسەر ئەم کەسە دەربکەوێت. تا چەند خێزانەکانیان بۆ نمونە هاوسەرەکانیان یان مناڵەکانیان هاوبەشی و بەشداریان هەیە لە پرۆسەی چارەسەریەکە ینی حاڵەتی وا هەیە کە نەیانەوێت یارمەتی دایکیان یان برایان باوکیان بن کە گرفتی هەیە هەرچەند ئەمە بەپێی جۆری کەیسەکە ئەگۆڕێت بەڵام زۆرینە ئەوەی کە لای ئێمە دەرکەوتووە هەرچەند ئێمە داتایەکی بەرجەستەیمان ئێستا لە بەردەسانیە بڵین لە سەتا ئەوەندەیان بەڵێەوە ئایا بەڵام زۆرینە و بە ڕێژەی بەرچاو زۆر یارمەتی دەرن بە شێوازێک لەم ماوەیەی لەم چەند ساڵەی دواییە هەستەکەین کە یعنی خێزانەکان کەسەکان مناڵەکان یان دایک و باوکەکان خۆیان ڕاستەوخۆ داوای چارەسەری دەرونیان لێ ئاستی ڕۆشنبیری ئەوەنە بەرزە کە هەست بکەن دایکیان باوکان پێویستی بە چارەسەری ئێمە تێبینیەوەکەین لەگەڵ تێپەڕبوونی کات و لەگەڵ تێپەڕبوونی ئەم چەند ساڵانەیە ینی کەیس خۆی ڕاستەوخۆ داوای چارەسەری دەرونیەکە بەوەی کە لە شوێنێکە و گوێی لێ بووە بەوەی کە ئەزانێ دەرەنجامێکی باشی هەیە یاخود کەمتر ئەو ستیگمایە دەربارەی ئەیبە ئەو لەکەیە کە دەربارەی نەخۆشیە دەرونیەکانە بوو یعنی هەستەکەین کەمترە بێتەوە. زۆر سپاس خات و شەیما ئەرکت کێشە ئەچینە لای خاتونێک کە کچی یەکێکە لە ڕزگاربوانی چەکی کیمیایی باز لە ئەزمموی خۆی ئەکات لەگەڵ دایکە کە بەرکەوتەی چەکی کیمیایی بووە بینەرمان. کاتێککە هەناسیت نەبوو کاتێکە نێتوانی باڵمان بکە زۆر ناخۆش بوو ینی خواخواام بوو نەمەزانی چۆن شتەکانی بۆ بێنم دەرمانەکەی بۆ بێنم ینی وام لێ ئەو جواری وها بوو خۆمش پرزە بۆم نەمەزانی دەرمانەکە لەکوایە دەغیرەکە لەکوایە بۆ بێنم چاکی کەم تاتر تو ئامەکە خۆی هیچی لێنێ خۆی هیچی لێنێ تامەکەیان دەقەسقانیان تا لە ماڵە شتێکمان بۆ کرد جواری وا بوو 2 شەو 3 شەو جارێکان سعایەکی شەو بوو ینی وا بوو باران بوو سەرما بوو گەربەی ڕێیسی نەبوو بتمان بۆ مۆلیدە کە چاکمان کرد لێرە هەناسی چاک بوو زۆر ناخۆش بوو ینی ئەو ڕۆژانە کە دایکم وای لێ ینی ئەڵم خۆزگە خۆیە بۆ وای لێ هاو ینی کە باسی هەناسەت نییەکەن یەکسەڵم خۆی دایکم قەت هەناسیتن نەبێت خۆی کەس هەناسیتن نەبێت ینی ئەوەنە ناخۆشە باسی هەناسە ئەکەن یەکسە دایکم بیرەکەوێتەوە ئەڵم هەر شتێک ئەڵەن ئەوە چاکە بۆ هەناسێتی ئەڵم دایکە بڕۆ بیخۆ دایکە ئەوە بکە باشە بای بیکەین بڕۆ با بچین بۆ لای ئەو دکتۆرە ینی ئەوەی دکتۆر بێ ئەوەی شت بە علاج بێ ئەڵم دایکە با بڕۆن بیکەین مانگی سێت هەناسیت نەبێتەوە کۆکەی لێتەوە زۆر ناخۆشە تر باسی شانزی سی ئەەکەن یەکسەر ئەوانی بیرەکەوێتەوە بمان باسەکە چیمان بەسەراوە ئەمەش وەکو هەموو نەخۆشێکی تر لە کۆمەڵگەی ئێمە لەوانەیە هەنێک
ئەوە عیبە بەڵام عیب نییە هیچ شتێک ئەوە نەخۆشیە هیچ شتێک چارەسەری هەبوو عیبە نییە هیوادارم ڕوون چارەسەری بکەن ئەوە عیبە نییە باشتریشە بەڵگە و ئەتوانن دیسانەوە بچنە کۆمەڵگا بچنەوە باشتریش بن لە جارانیان ئەگە بچن سەردانی دەرونی بکەن. پاش 34 ساڵ بەسەر تێپەڕبوونی کارەساتی کیمیابارانکردنی هەڵەبجە ئەوەی ڕزگاربووانی کارەساتی کیمیابارانکردنی هەڵەبجە داواکاریانە بوونی خزمەتگوزاریە سەرەڕای خزمەتگوزاریەکان لە بواری تەندروستی و هەروەها داواکاری خزمەتگوزاری دەرونین کە پێشکەشیان بکرێت بەو هیوایەم کە دەروندروستی ئەم جارە توانی بێتی گۆشەیەکی دیکە لە ئازارەکانی کارەساتی کیمیابارانکردنی هەڵەبجە پیشانی ئێوە بات بە هیوای دەروندروستی بۆ هەموو لایەک.